پاریس ساتەوەختێکی مێژووی لە پێناو زەویدا، بەڵام لایەنگرانی پاراستنی ژینگە زۆریش بەم سەرکەوتنە گەشتبین نین. دوجار و دوای نزیکەی 2 هەفتەدا نووسانی بەردەوامی لووتکەی گۆڕانکاری ئاو هەوا لە پاریس شاندی 195 وڵات گەیشتە ڕێکەوتن. ئەمەش یەکەمین ڕێکەوتی نێودەوڵەتیە لە مێژوودا لە پێناو پاراستنی زەویدا ئەنجام درابێت. بان کی مون سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان دەڵێت مێژوو ئەم ساتەوەختە لەبیر ناکات. باراک ئۆباماش دەڵێت ئەگەرچی ڕێکەوتنەکە بێکەم و کوڕی نییە، بەڵام دەرفەتێکی گەورەیە بۆ پاراستنی زەوی و وتیشی نابێت پێمان وابێت بەم ڕێکەوتنە ئەرکەکانمان تەواو بووە، بەڵکو دەبێت لە داهاتوودا کاری جددیتر بکەین بۆ ئەوەی ژینگەی تەندروست و هەوایەکی پاک بۆ نەوەکانی داهاتوو دەستەبەر بکەین. ئامانجی لووتکەی گۆڕانکاری ئاو هەوا لە پاریس هەر لە سەرەتاوە بریتی بوو لەوەی وڵاتانی جیهان بەڵێن بدەن ڕێوشێنی پێویست بگرنە بەر بۆ ئەوەی ڕێگەنەدەن لە داهاتوودا پلەی گەرمای زەوی بەراورد بە قۆناغی پێش شۆڕشی پیشەسازی 2 پلە زیاتر بەرز بێتەوە. بۆیە بەپێی ڕێکەوتنەکە وڵاتانی جیهان بەڵێنیان داوە ڕێگە بگرن لەوەی پلەی گەرمای زەوی 2 پلە بەرز بێتەوە و هەروەها لە ڕێکەوتنەکەدا وەستاندنی ئاسی بەرزبوونەوەی پلەی گەرما لە ئاستی 1.5 پلەدا وەک ئامانجی سەرەکی دیاریکرا بوو. هەر بەپێی ڕێکەوتنامەکە بۆ ئەوەی پێش لە بەرزبوونەوەی زیاتری پلەی گەرمای زەوی بگیرێت دەبێت وڵاتان هەوڵ بدەن پێش لە بڵاوبوونەوەی زیاتری گازە زیان بەخشەکانی وەک دوانۆکسیدی کاربۆن و میسان و ئۆکسیدەکانی نترۆز لە زەویدا بگرن و تەنانەت هەوڵ بدرێت ڕێژەی ئەو گازانە لە زەویدا کەم بکرێنەوە. وڵاتانی چین و ئەمریکا بەهۆی زۆربوونی کارگە پیشەسازیەکانەوە زۆرترین پشتیان بەرکەوتووە لە بڵاوکردنەوەی گازە زیان بەخشەکاندا. وڵاتانی جیهان لە ساڵانی ڕابردوودا لەسەر کەمکردنەوەی ڕێژەی گازە زیان بەخشەکان ناکۆکی قوڵیان هەبووە. ئەو ناکۆکیانەش لە لووتکەکەی پاریسدا ڕەنگی دایەوە. لە ڕووی ناکۆکیەکانەوە وڵاتان بەسەر 3 بەشدا دابەش بوون. یەکەم وڵاتانی پێشکەوتووی پیشەسازی وەک ئەمریکا و وڵاتانی ئەوروپا. دووەم وڵاتانێک کە لە ڕووی پیشەسازیەوە لە حاڵی گەشتەکردندان وەک چین و هندستان و بەرازیل. سێەم وڵاتانی تازە پێگەشت و وەک زۆربەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. وڵاتانی تازە پێگەشت و دەڵێن وڵاتانی پیشەسازی زۆرترین پشتیان بەرکەوتووە لە پیسکردنی ژینگەدا، بەڵام زۆرترین زیانەکانیشی بەر وڵاتانی تازە پێگەشت و کەوتووە. بۆیە پێویستە وڵاتانی پیشەسازی زۆرترین پشتیان بەرکەوێت لە کەمکردنەوەی ڕێژەی بڵاوکردنەوەی گازە زیان بەخشەکان. وڵاتانی وەک چین و هیندستانیش پێیان وایە ئەوان پێویستیان بە پەرەپێدانی کەرتی پیشەسازی هەیە و ناتوانن ڕێژەی گازە زیان بەخشەکان کەم بکەنەوە. بە تایبەتیش چین کە دەڵێت ساڵی 2030 بەرزترین ڕێژەی گازە زیان بەخشەکان لە زەویدا بڵاو دەکاتەوە. لە بەرامبەریشدا وڵاتانی پیشەسازی دەڵێن ئامادەن پارە بدەنە وڵاتانی تازە پێگەشت و بۆ ئەوەی ئەوانیش بەشدار بن لە کەمکردنەوەی ڕێژەی گازە زیان بەخشەکان کە بەپێی ڕێکەوتنەکەی پاریس بڕی 100 ملیارد دۆلار بۆ ئەم مەبەستە تەرخان کراوە. ئەگەرچی ڕێکەوتنەکەی لووتکەی گۆڕانکاری ئاوهەوا لە پاریس بە سەرەتایەکی گرنگ دادەنرێت بۆ پێشگرتن لە گەرمبوونی زیاتری زەوی، بەڵام بەشێکی بەرچاوی ژینگە پارێزان وەک سیاسیەکان بەو ڕێکەوتنە گەشتبین نین. ئەوان پێیان وایە ڕەوتی پیسبوونی ژینگە و گەرمبوونی زەوی زۆر خێراترە لەوەی کە بە ڕێکەوتنەکەی پاریس بتوانرێ پێشی پێبگیرێت.